خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت هەمیشاڵین لەوەی کە گرنگیدان بە تەندروستی خۆمان گرنگی خۆی هەیە بۆی ئەگەر کێشەیەکی شەبێ لە تەندروستیمانە بتوانین بازووی چارەسەری بکەین و گرفتە تەندروستەکان بە چیا دەرەکەوێت لە پشکنینە گشتەکانە دەرەکەوێت و لە پشکنینەکانە دەرئەکەوێت لەوەی کە هەمیشە ئاماژە بەوە ئەکرێت کە پێویستە 6 مانگ جارێک پێویستە مەکە پشکنینی گشتی بکەین بۆی ئەگەر گرفتەکە بێت لە جەستەمانە بەزووی چارەسەری بکەین. هاوکارمان لانە بڕگەیەکی بۆ ئێمە ئامادە کردووە باس لە پشکنینە گشتەکانەکات و پۆلەنکردنی پشکنینەکان با لەگەڵ ئێوەدا بینێری بین. سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بێت ئەمڕۆ من لە یەکێک لە نەخۆشخانەکانم ئەمانەوێت لەم بەشەیە باز لە پشکنینی گشتی خوێن بکەین هەرێک لە ئێمە چەنەها جار پێویستی ئەم دەستەواژەیە بووین و ڕەنگە خۆشمان چوو بێتین بۆ یەکێک لە تاقیگەکان و تبێتمان پشکنینی گشتی خوێنمان بۆ ئەنجام بن با بزانین لە ڕووی زانستی پزیشکیەوە بابەتێک هەیە بە ناوی پشکنینی گشتی خوێن یاخودنا ئەو پشکنینانەی کە بەپێی تەمەنەکان گونجاوە کەسەکان بیکەن کامانن ئەگەر تۆ بتەوێت پشکنینێک بۆ خوێنت ئەنجام بێت و ئەنجامەکەی دروست بێت پێویستە کانان بخۆی نان نەخۆی کۆمەڵێک وردەکاری هەیە لە ئەنجامدانی پشکنینی گشتی خوێنە ئێمە لەم بەشایە بۆ ئێوەی ڕوونەکەینەوە لەگەڵ ئەوە منیش پشکنینێکی گشتی خوێن بۆ خۆم ئەنجام ئێم با بزانم دواتر ئەنجامەکەی چۆن و بەچی شێوازێکە لەگەڵ سپۆڕەکانە گفتوگۆی ئەم بابەتاکەم بۆ تا کۆتایی لەگەڵمانە بن. ئێستا لە ناو یەکێک لە تاقیگەکانین بۆ ئەوەی کە باشتر لەسەر پشکنینی گشتی خوێن قسە بکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شڤان مەجید کا بەڕێزیان پسپۆری شیکاری نەخۆشیەکانن تاوتوی ئەم بابەتاکەین. کاک شڤان سڵاو لەبێ ئەم کاتەوە باش. زۆر سپاس. من ئێستا پشکنینی گشتی خوێنم کردووە لێرە اینجا ئەمێ هەم من هەم بینەرەکانیشمان زانیاریان هەبێ با بزانین پشکنینی گشتی خوێن چییە؟ دەست خۆش بێ بەخێر بێن سەر چاو. سپاس. لە پێش هەمێ ئەوە ڕاستکەمەوە لە تاقیەیە شتێک نییە بە ناوی پشکنینی گشتی خوێنەوە. ئەی بۆ لە ناو هاوڵاتیانە زۆر باوە. لە ناو هاوڵاتیانە ئەمە زۆر باوە و بۆچی بەکاردێ ینی با بڵێن باویەکە مەبەست پێی چییە؟ مەبەست پێی ئەوەیە کۆمەڵی شیکاری کە تایبەتە بە کۆمەڵێک خەڵک لە بەپێی تەمەن و بەپێی ڕەگەس ئێمە کۆمەڵی شیکاری ئەەکەین ناومان ناوە پشکنینی گشتی خوێن بەو مانایە نییە کە تۆ هەموو جۆرە پشکنینێکت بۆ ئەنجامەدرێت. باشەواتە مناڵێک لەگەڵ کەسێک کە لە تەمەنێکی 30 ساڵ بۆ 40 ساڵا بێت هەردووکیان ئەگەرمیانە پشکنینی گشتی خوێن بکەن ئەو شتانەی کە بۆ مناڵەکە کرێت لەگەڵ بۆ ئەم کەسەی ترە جیاوازە؟ بەتاکید ئەگەر مناڵێک بێتە لای ئێمە ئەو پشکنینانی کە پێویستە بۆ مناڵێ بکرێ تەنانەت بەپێی جۆری ینی بەپێی تەمەنی مناڵەکەش جۆری پشکنینەکان ئەتوانین گۆڕانکاری بەسەرابێنین بە مناڵ هەیە تەمەنی مەسەلەن زۆر کەمە جۆرێک لە پشکنینی بۆ ئەنجامەین و کەسێکی تر تەمەنی ئەچێتە سەر و 10 و 12 و 15 جۆرێکی تر لە پشکنینی بۆ ئەنجامەدەین ئێمە و هەتا تەمەنی بچێتە سەر و ترەوە پشکنینەکان زیاتر و پێویسترە بن بۆ ئەوەی کە پشکنینی بۆ بکەین. باشەوە هەر لەسەر مناڵ بمێنینەوە بابەتێک لە لای ئێمە هاوڵاتیان زۆر باوە ئەڵێن مناڵ هەتا تەمەنی 25 ساڵی ئەو پشکنیان گشتی کە لە لای ئێمە زۆر باوە ئەڵێن پێویستی پێی نییە. تۆ بەڕێستان وەکو پسپۆڕی شیکاری نەخۆشیەکان ئەم شتە ڕاستە یاخودنا؟ من حەزەکەم ئەمە ڕاستکەمەوە لێرەیە ینی ئەڵێ لە تەمەنی تا 25 ساڵی پێویستی بە شیکاری نییە پێویستی بە پشکنین نییە لە ڕاستیە ئەتوانین بڵین ئەمە بە شێوەیەکی گشتی ڕاستە بەڵام مەرج نییە بۆ هەموو کاتێ ئەم شتە ڕاست بێ بە نمونە ئەو مناڵانەی کە دێنە لای ئێمە زۆربەی کاتەکان کێشەی ڤیتامین دییان هەیە کێشەی ڕێژەی خوێنیان هەیە کێشەی ئاسنیان هەیە
ئێمە ئەتوانین ئەم شیکاریانە ئەنجام بدەین بۆ ئەم مناڵانە و ناوی بنین پشکنینی گشتی چونکە لە سەرەتایە باسمان کرد پشکنینی گشتی ئەو کۆمەڵە شیکاریە کە ئێمە خۆمان بەپی پێویستی دیاری ئەەکەین کەواتە بۆ مناڵ ئەتوانین ئەوە زیاتر ناوبنین ئەو شیکارانەی بۆ بکەین ناوی بنین پشکنینی گشتی کەواتە زەروریەتی هەیە زەروریەت لەوەیە هەیە مناڵ بێ پشکنینی گشتی بکە و زۆریش پێویستە کاتە بەپێی پرۆفایلی کەسەکە جۆرەکانی پشکنین گۆڕانکاری بەسەرایە باشە ئێستا زانیمان شتێک نییە بە شێوازێکی گشتی ناوی پشکنینی گشتی بێ بۆ هەموو کەسێک بێت ئەپرسم با بزانم میکانیزمەکانی کردنی پشکنین بۆ نمونە کەسێک بێ پشکنینی خوێن ئەنجام بە میکانیزمەکانی چۆنە بۆچی هەندێک لە پشکنین هەیە ئەوتێت پێویستەکە 12 کاتژمێر تۆ نانت نەخوارد بێ هەندێکی تر هەیە ئەڵێ پێویست ناکانانی شت خوارد بێت دوجار دەرئەنجامەکەی هەر دروست دەرەچێ ئەمەیان چۆنە خۆی بەگشتی شیکارەکان وا باشترە کە تۆ نانت نەخواردێ بێ هەنێ شیکاریمان هەیە پێویستی بەوە نیە نان خۆیان نان نەخۆی بەڵام لەبەر ئەوەی شیکاریەکان بە یەکەوە ئەنجامەدرێ بە یەک جار ڕاکێشانی خوێنی بۆ ئەکتێم کەسە کۆمەڵی شیکاری تر لە پاڵیا پێویستی بەوە هەیە کە نانی نەخوارد بێ بۆ ماوەی 8 بۆ 12 کاتژمێر کاتێک کە نانی خواردوێ کاریگەری هەیە لەسەر شیکاریەکانی بەمەش ئێمە ڕنمایی نەخۆشەکەین بە ئام ڕنمایی چارەخوازەکەین کە نان نەخوا بۆی هیچ کاریگەریەکی نەبێت لەسەر شیکارەکانی دوایی نەتیجە ئەنجامێکی بینێ کە ئەنجامێکی ڕاست و دروست بێ هەرو کەسە خۆی ئەگەر بێ ڕۆژێک نان بخوا بێ شیکارێکە بکە ئەو شیکاریانی کە کاریگەری هەیە لەسەری بە ئەندازەی بڕی خواردنی ئەو خواردنەی کە خواردوێتی وەزایدن ئەو بڕێی کە کاریگەری دروستەکە لەسەر شیکارێکە ئەنجامەکانیش گۆڕانکاری بەسەرادێ باشە بۆ ئەوەی کە شتێکی ستاندار بێ و هەمووی بتوانێت ئەنجامی شیکارێکی هەڵسەنگێنێ پێویستەکان نان نەخوا کاتە بۆ هەموو جۆرەکانی پشکنین وا باشتر نان نەخورێت بۆ هەرێک لە پشکنینەکان هیچ کاریگەریە دروست ناکە بەڵام بەعام وە باشترە کە نان نەخورێ بۆ ئەوەی کە کاتێک جەنابەت دێ مەسەلەن شیکاری چەوریەکانەکەی لەگەڵ یا شیکاریەکی تری هەیە ناخواردن هیچ کاریگەری نییە لەسەری بەڵام تۆ ناتوانانی جایکیتەوە ئەم ئەوەی کە نانە خواردووە چەندێک دەسیری هەیە لەسەری بۆی وا باشترە بۆ هەردووکیان نانە نەخواردووی هیچ کاریگەری بۆی چەند دروست باشە کاکشوان ئەمە پرسیاری ئەوە بکەم من خۆم ئەوم بەسەر هاتۆ بۆچی زۆر کات کە پشکنین ئەەکەی لە تاقیگەیەکەوە بۆ تاقیگەیەکی تر ڕەنجەکان دەرەنجامەکان گۆڕانکاری بەسەرادەم پەیوەندی بە چیەوە دەست خۆش بێ پرسیارێکی زۆر زۆر جوانە چەند شتێکی کاریگەری هەیە لەسەری ئەوەی کە باسمان کرد خاڵی یەکەم ناخواردن زۆر زۆر تەسیری هەیە زۆر کات یعنی ئەگە بمانێ بە شێوەیەکی ڕاست و دروست بە تایبەتی بۆ شیکاری چەوریەکانەگە ڕاست و دروست ئەو شیکاری بکەین سەرڕای ئەوەی کە ئەبێ فاستیم بێواتە نانی نەخوارد بێ وا باشترە 3 ڕۆژ پێشەوە پارێزی لە چەوری کرد بێ چونکە کاریگەری ئەو ئەو 12 ساعت بەڵێ ئەمە یەکێکە لە ئەو شتانی کە کاریگەری هەیە لەسەری شتێکی تر کە زۆر گرنگە و زۆر کەم ینی حسابی بۆ ئەکرێ بەڕاستی ئەویش بێتە کاتی شیکاریەکە هەنێ شیکاریمان هەیە ئەگەر لە بەیانیانە بیکەی ئەنجامێکی هەیە و لە دوانیە ڕۆبیکە ئەنجامێکی تری هەیە و لە شەو بیکەی ئەنجامێکی تری هەیە شیکاری چی بۆ نمونە لەوانە شیکاری خوددا شیکاری هۆرمۆنی دەرەنجامەکەی گۆڕانکاری بەسەر جسمی ئینسان بەپێی کاتەکانی ڕۆژ کە دابەش بووە گۆڕانکاری بەسەرادێ هەنێ هۆرمۆن هەیە لە کاتێکا پێویستی بە ئەوەیە زیاتر بڕێژێ لەو کاتەیە کە تۆ ئەیکەی زیاترە لە کاتێکی ترە کە پێویستە و هۆرمۆنە کەمتر بڕێژێک کەمتر ڕێژە لە جسمی تۆیە کەمترە و کاتێک ئەو شیکاریەکە ئەو جیاوازیە دروستەکە بۆیە باشترین ڕێگە بۆ یەکلابوونەوەی ئەوەی کە تۆ بزانی چیەکەی لێ کاتە بتوانێت ئەو شتانە بکەی باشە ئەمە زانیمان ئەپرسم کێن ئەو کەسانی کە پێویستیان بە ئەنجامدانی شیکاری خوێن هەیە ئێستا ناڵم شیکاری گشتی چونکە تۆ شتێک نێ ناوی شیکاری گشتی بێ بەگشتی ئەوەی کە پێویستی بە شیکاری خوێنەوە باشترە هەموو کەسێک 6 مانگ جارێک ئەگەر هەر نەکرا ساڵی جارێک شیکاری گشتی ئەنجام بە بەپێی تەمەنەکە کاتی دێتە بەشی تاقیگا یان با بڵێن ئەگەر باشتر وایە ساڵی جارێک یان بچێتە بەشی یان لە چتە لای پزیشکێک ئەمە ڕێگە ڕاست و دروستەکە و باشترەکەیە ئەو شیکاریانەی کە پێویستەکە بۆی ئەنجام بە بەپێی تەمەن و بەپی ئەوەی کە چ نیشانەیەکیشی هەیە کەسەکەتیە کەسێک دێ مەسەن پێ دەڵێ فڵان نیشانەم هەیە ئەم کەسە پێویستی بە شیکاری زیاترە بۆ ئەوەی تۆ لە کۆتاییە بۆ دەرکێ کەسە مشکلی چیە کێشەکەی لە چیە ئێستا کەسێک سەردانی بەڕاستی کردووە هیچ کێشەیەکی نییە ئەوێت چێکێکی گشتی جەستی خۆی بکاتەوە لە ڕێگای ئەنجامدانی پشکنینی خوێنەوە
تۆ ڕێنماییەکی چ جۆرێک لە پشکنین ئەنجام بادواتە ئەو پشکنینانە کامانن کە بۆ کەسێکی ئاسایی ئەنجام بدرێت گرنگە ئەو پشکنینانە ئەگەر بێت و کەسێک وکووتمان باسمان کرد بەپێی تەمەن ئەگۆڕێ بەپێی تەمەن ئەگۆڕێ ئەگەر کەسێک بێت تەمەنی با بڵێن لە 30 بۆ 40 ساڵ بێت باشە تەمان لە سەر و 40 ساڵ کۆمەڵە شیکاری زیاتری بۆ ئەنجامین بەڵام ئەگەر لە 30 بۆ 40 ساڵ بێت لە 40 ساڵە وردە پیرە کۆمەڵێ شتی ئیزافی بۆکەین لە دوای ئەوە ئەم کەسەکە دێ تەمان ئەگەر ڕەگەزەکەشی جیاواز بێمە جۆری شیکارەکانیش هەنێکیان تایبەتە بە جۆرێکی ڕەگەزی دیاریکراوە بەڵام بەگشتیەکەی ئێمە کۆمەڵێ ئۆرگان هەیە لە جسمانە ئەم ئۆرگانانە هەنێک ئیشیان هەیە فەرمانەکانیان زۆرە ئێمە ناتوانین هەمووی دیاریکەین لەبەرەوە کۆمەڵێک شیکاری بۆکەین کە شیکارە سەرەتایەکانین بە نمونە ئەگەر نمونەی وەکو جگەر وەرگرین چەند ئەنزیمێک هەیە ئیش لەسەر جگەرەکە ینی ئیش لەسەر ئەوەکە کە جگەر تا چەندێک بەڕێکی بە دروستی ئیشەکانی خۆیەکە ئەو ئەنزیمانی بۆ ئەەکەین کاتێککە دین ئەم ئەنزیمانی بۆ ئەەکەین بۆمان دەرەکەی ئەنزیمەکانی بەرز بێ یان ئەب نۆرمال با بڵێن لە ڕێژەی دیاریکراوی بەرزتر بێ بۆمان دەرەکەوێت کێشەیەگەیە بە دوای کێشەکەیە ڕاتەوە کەسە و تا ئەگاتە نەتیجە چارەسەر یان بۆ نمونە کەسێک دێ ئەکرێ هیچ کێشەیەکی نەبێ و هەستیشی پێ نەکە بەڵام دێت چوریەکانی زۆر بەرزە بۆ لەبەرەوەی چوریەکانی کە بەرزە ئەو چوریانە ڕاستەخۆ کاریگەری دروست ناکە یعنی بە مدت بە مروری زەمن کاریگەری دروستەکە لەسەر جسمی و ئەو کاتە نیشانەکانی دەرەکەوێت زیاترتیایە بەڵام پێشەوەی نیشانەکە دەرکەوێتە پێویستەکە ئەم کەسە زانی بێتی کە چوری بەرزە تا ئەوەی بتوانێت چارەسەریکە یان یەکێکی لەو شیکاریانە بۆ منە شیکاری شەکرێ شیکاری شەکری سێمانگی هەیە شەکری ڕاستەخۆ هەیە ئەم دوو شیکارە زۆر زەرورن بۆ ئەوی کەسێک بزانێت ئایا لە چ مەرحەلێکی شەکرەیە جسمی کامیان لە چ کاتێکا مادام باسی شەکرت کرد ئەپرسم لە چ کاتێکا گرنگە کەسێک شیکاری ڕۆژانی شەکرە بکات لەگەڵ کەسێک کە شیکاری پشکنینی سێمانگی ئەنجام بات بۆ ئەوانەی کە 6 مانگ جارێک یان ساڵی جارێک دێن وا باشترە هەردووکی ئەنجام بە چونکە شەکری ڕاستەخۆ ئەو کاتت پێ ئەڵێ کە تۆ شیکارەکە ئەنجامەیە شەکر لە جسمی تۆیە لە لەشی تۆ گۆڕانکاری بەسەرادێ بە پێی کاتێ نانەخۆی شەکر لە خوێن تا زیاکە دوای ئەوە هێواش شەکرەکە لە خوێن تا کەمە بێتەوە ئەکرێت تۆ لە کاتێکا شیکارێکە ئەنجام بی کە شەکر لە لەشتی تۆە کەم بۆتەوە لەواتە تۆ ئەو کاتە شیکارێکە وەرەگریتەوە ئەڵێ ئەم شیکاری من هیچ کێشەیەکی نییە لە ڕاستیە ئەکرێ کێشەیەکی شتیابێ بۆ ئێمە بەدیل شیکاری شەکری سێمانگی هەیە واتە سێمانگی ڕابردووت پێ ئەڵێ ئایا لە لەشی تۆیە توانیتە کۆنتترۆلی شەکرە بکەیانە زۆر باشە وەکو کۆتا پرسیارم ئێوە وەکو پسپۆری شیکاری نەخۆشیەکان ئەتوانن دەرەنجامی کۆتایی بە نەخۆشەکان بڵن یاخود نەخێر ئەبێ پزیشکی پسپۆر بابەتەکە یەکلای کاتەوە وەکو دەرەنجامی کۆتایی وا باشترە ینی ڕێگە ڕاست دروستەکە ئەوەیە پزیشکێک بیبینێ و نەتیجێ ئەو شیکاریە هەڵسەنگێنێ ئەمە ڕێگە ڕاستەکەیە بەڵام بەگشتێکی لە وڵاتی ئێمەوە ناکرێ ینی پرسیار لە خەڵکی شارەزاش ناکرێ بەداخەوە جاریوە پرسیار لە خەڵکی دەرەوەیان خۆی ئەچێ مەسەرەن ئەگەڕێت لە ئینتەرنێتە لەوەیە بۆی بزانێ ئەم شیکاریە نۆرماڵە ینی لە ڕێنجی تەبیعیان تەبیعیانی ئەمە شتێکی غەڵەتە چونکە سەرڕێ ئەوەی کە ڕێنجێک هەیە با بڵێن مەودایەگەیە بۆ دیاریکردنی شیکاریەکە کە تا چەندێک تەبیعیە هێشتا ئەمە نابێتە قیاسی 100% بۆ دیاریکردنی ئەوەی کە تۆ شیکارەکەت بەرزان نزمە کۆمەڵە شتی تر هەیە بە حساباتی بۆ باشە کەواتە منیش ڕێگا ڕاست و دروستەکە لە بژێرم ئێستا ئەنجامی پشکنینەکانی من بە دڵنیاییەوە تاوا بۆچم لەگەڵ یەکێک لە پزیشکە پسپۆرەکانە تاوتوی ئەو بابەتاکەم سوپاس بۆ تۆ لە کاتمان گرتی زۆر سوپاس. ئەم کاتۆ باش دکتۆر سەرچاو باشی زۆر سوپاس عەفو دانیشە دکتۆر ئەم پشکنینانم ئەنجام نیاوە اینجا ئەمە ئەنجامەکەیەتی ئەمە سێرێکی پشکنینەکانم بۆ بکەیت بەخێر بەیلانە خان زۆر سوپاس ئەم پشکنینانە خۆت ڕۆتینیەن
ئەیکەیت یاخود شتێکت هەبووە وا لێ بکە پشکنین بکەیت. هەر ویستم چێکێکی گشتی جەستە بکەم زانم چۆن و چۆن نییە. بەڵێ خۆت هیچ نیشانێکی نەخۆشی پێوە دیار نییە، بەس وەکو پشکنینی تاقیگەیی گشتی کە ئەکرێت قەرارت داوامە بکەیت. دکتۆر خۆی ئەمە گرنگە پشکنینی تاقیگەیی چەند مانگ جارێک ئەنجام بدرێت؟ پشکنینی تاقیگەیی بۆ ئەو کەسانی کە هیچ نەخۆشییان نیە، زۆر کەس هەیە داوام لێ کات یاخود داوا لە پزیشکە بەڕێزەکانی ترەکات ئەڵێت پشکنینێکی عامم بۆ بکە یا فەحسی عام. خۆی مەسەلەکە لەوایە کە ئێوێ بزانێت هەندێک زانیاری هەیە دەربارەی جەستەی خۆی کە پەیوەندیان هەیە بە شیکاری تاقیگەییەوە بە ئەوانە بیسەلمێنێک کە ئاگەر شتێکی هەبێت زوو دەرکەوێت ئەوە خۆ شتێکی باشە، بەڵام ئەم پشکنینانەش ئەگۆڕێت لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تریش. بۆ نمونە هەندێک لە پشکنینەکان کە یەکێک ئەڵێ من ساڵانە فەحسەکەم بۆ تەمەنێک کە عادەتەن لەسەر 45 ساڵەوە بێت ژمارەیەکە لە پشکنینەکان کە ئەیکەین. بۆ تەمەنی گەورەتر مەسەلەن لەوانەیە هەندێک پشکنینی تری تێ بکەین. پشکنینەکان بەگشتی ئەوەی کە هەیە پشکنینی خوێنە نسبەتی یاخود ڕێژەی خوێنەکە چەند دەرچووە و ڕێژەی خڕۆکە سپیەکان و ڕێژەی خەپلە خوێنەکان ئەمانە بە پێی پشکنینەکە لە ئەوەی بەڕێستا هەمووی باش دەچێت. هەموو کەسێک ئەنجام ئەدرێت لە پشکنینی گشتی ئەگەر کەسێک بێ بیکە؟ بەڵێ ئەمە هەموو تەمەنێک دەکرێت. بەڵێ ئەوەی کە کراوە لێرانەیە تاقیگەی پشکنینی کراوە لەسەر غودە بۆ غودەکان زۆر باش ئیشەکەن. ئەوەی ترکە هەیە ڤیتامین دی کراوە. ڤیتامین دیەکە ئەوەی کە ئێستا زۆر کەس ئەیبینێت زۆربەی کات ڤیتامین دی لە زۆربەی خەڵکە کەم دەرەچێت. لە ڕاستیە ئەمە ئێمە کوردەوە بزانم زۆر با ڤیتامین لێرە بەڵێ زۆر هەیە. باشە پەیوەندی بە چیەوە هەیە دکتۆر؟ لە ڕاستی ئێمە پرسیارمان کردووە لە خەڵکانی دەری وڵاتی لە ئەوانی کە دکتۆرەکانی برادەرمان و شارەزان لە شوێنەکانی خۆیان وان نییە لە مۆلمونە لە چاوەشا کە لە ئەوروپا تیشکی خۆر بەو شێوەیە نییە، بەڵام لایەوان ئەم شێوەیە نابینرێت. لای ئێمە هەیە پەیوەندیێکی لەوانەیە گوتیان پەیوەندیێکیان لەوانەیە هەبێ بە ناحیەی جێنێتیکیەوە یاخود کە هۆکارێکی ترکە لە ڤیتامین دیە خۆی هەبێت لە مەنتیقەکە. ئەوەی تر هەیە پشکنینی گورچیلەیە کراوە پشکنینی چاوریەکانی خوێنیشە. زۆر کەس پرسیاری چاوری خوێنەکات کە ئەڵە پشکنینم بۆ بکرێت بۆ چاوریەکانم. دکتۆر ئەمە لە چ تەمەنێکا گونجاوە پشکنینی چاوری خوێن ئەنجام بدرێت؟ پشکنینی چاوری خوێن زیاتر بۆ کەسانەیە کە نەخۆشی تریان هەبێ، بۆ نمونە شەکریان هەبێ، پەستانی خوێنیان بەرز بێت یا ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەمانە بۆیان ئەکرێت. بەڵام ئەگەر یەکێک ئەمانە هیچی نەبێت پەیوەندی هەیە بە ئەو کەسەوە ئایا هەڵسوکۆتی چۆنە وەرزش ئەکایان نایکات وەزنی کێشی زۆرە یاننا و هەندێکیش هەیە بە لەناو ئایلەکەیانە چاوری خوێنی بەرزە. ینی بۆ نمونە شەرت نییە ئەگەر یەکێ قەڵەو بوو ئەو معناها پشکنینی چاوریەکانی بەرز بێت. ئێمە زۆر کەس هەیە قەڵەوی شەو پشکنینی چاوریەکانیشی طبیعی دەرەچێت. بە هەمان شێوەش هەیە کێشیشی نییە و کەچی چاوری خوێنەکەی بەرزە. چاوری خوێنەکەی من چۆنە؟ چاوری خوێنەکەی تۆ هەتوانین بڵین زۆر باشە. ئەمە نان خواردبوو یان نەخواردبوو زۆر باشە. زۆرێک لە پشکنینەکان پەیوەندن بە خواردنەوە لە هەمان کاتە ئەبێت ڕێنمایی بدرێت کە ئەو کەسە خواردن نەخوارد بە تایبەتی بۆ پشکنینی شەوریەکان بۆ پشکنینی شەکرا کە گەر توێ بیکەیت بۆی بزانیت یەکەمیان بۆی بزانین شەکرەی کۆنتڕۆڵە، دومیشان ئەوانی کە شەکریان هەیە خۆیان بۆی بزانیت ئایا شەکرەکەی پێویستی بە گۆڕینی دەرمان و شتەکانی تر هەیە یان نا. وەلەو کەسانەشا کە شەکریان نییە ئەیانوێ بزانن شەکریان هەیە باشتر وایە پشکنینێ بکەن بە بێ خواردن بەیانەکەی 8 سەعات نانی نەخوارد بێ. زۆریان پرسیارمان لێ یەکەن ئەڵێ ئەی ئاو بخۆینەوە یان نا ئەتوانێت ئاو بخواتەوە بەڵام خواردن نەخوات. زۆر باشە دکتۆر ببوورە قسەکەشت پێ بڕۆم. بەڵام چاوری سیانی و چاوری جگەر ئێستایەکێکە لەو بابەتانی کە لە ناو خەڵکا زۆر باوە. ئەگەر کەسێک چاوری سیانی یاخود چاوری جگەر ئەم دوانە هەردووکی یەک شتە یاخود جیاوازە پێشم بڵێ بەهۆی چیەوە ئەگەر بەرز بێت کەسەکان چۆن ئاگاداری زۆر ڕاستە. ئەوەی کە هەیە کە بە شێوەیەکی ڕۆتینی ئەکرێت 4 جۆر چاوری هەیە لە خوێنەکە ئەکرێت. ئەوەی کە پێڵین کۆلسترۆل، ئەوەی کە پێڵن چاوری سیانی، دوو نوعی تریشیان هەیە، یەکیان چاوری چڕی بەرز یەکیان چاوری چڕی نزم. ئەم 4 چاوریە سیانیان خراپە ئەگە بەرز بێت. یەک دانیان
لە چۆریە باشەکەیە پێویستە ئەوە بەرز بێت ئەگەر ئەوە نزم بێت معناه ئەویش خراپە کەواتە ئەم چۆریانە دانەیەکیان باشە پێویستە ئەویان باش بەرز بێت بۆ ئەوی چۆریەکانی تر هەڵگرێت و بیکاتە دەرەوە لە ڕێگەی خوێن و جگەرەوە ئەنج ئەم چۆریانە پێویستە ئەو کەسە باشتر وایە نان نەخوا بۆ ماوەی 8 ساعاتێک و چۆریەکان ئەنجام بات چۆری کۆلیسترۆڵ و چۆری چڕی نزم و چۆری سیانی ئەمانە لە چۆری خراپەکان زۆر کەس هەیە ئەڵێ ئەو چۆری کە من هەمە چۆری سیانەکەم هەیە چۆری جگەری پێڵێت تراگلیسیرایدی پێڵێت ئەمە لە ڕاستیە ئەگەر با بڵێن ڕێژەکەی کە نۆرماڵ نووسرا بێت لە ناو ڕێنجەکانە 150 بێت بعضێک هەیە ئەڵێ دکتۆر چۆریەکان زۆر خەتەرە ئەوم گەیشتۆتە 200 ئەمە ئەوە ناگەێنێ کە ئەمە خەتەرە بەپێی ڕێنمایەکانی کە لە کۆمەڵی چۆری ئەمریکی و شوێنەکانی ترەوە هەیە ئەگەر گەیشتە 300 یا 400 اینجا ئەیدرێتێ و مرۆڤ بۆچی زۆر لە چۆری ئەترسێکە بەرز بێت بۆ نەخۆشی دڵ ئەمانی کە هەیە ئەم چۆری کە تراگلیسیرایدی پێێنن زۆر پەیوەندی بە نەخۆشی دڵەوە نییە بەڵام کۆلیسترۆڵ و LDL-ەکان پەیوەندیان هەیە بە نەخۆشی دڵەوە HDL-ەکەش بە هەمان شێوازەگەر کەم خواردن و لایفستایل ئەمانە تا چۆن کاریگەری زۆر ڕاستە لایفستایل زۆر دەوری هەیە ئەگەر وەرزش بکەیت زۆر باشە کێشت دابەزی زۆر باشە جگەرە نەکێشی زۆر باشە جگەرە کێشان و نێرگەلە یەکێکە لە هۆکارەکانی کە ئەم چۆریانە لەوانەیە بەرزەکەنەوە بە هەمان شێواز ئەو کەسە ئەگەر هات و پارێزی خواردنەکانیش بکات دەوری هەیە بۆی کەوا چۆریەکانی دابەزێنێت ئەوەی کە هەیە ئەو خواردنانی کە زۆر سەری دروست ئەکرێن و فاسفودەکان و ئەوانەی کە لە ڕۆنا سوورەکرێتەوە ئەمانە هۆکارن بۆی کەوا ئەو چۆریانە بەرزکەنەوە بەڵام بە پێشەوانەوە سەوزە و میوە و خواردنەکانی تر و لە گۆشتەکانە ماسی ئەمانە هۆکارن بۆی کەوا چۆریەکان بەرەوباشی بڕوات لە هەمان شێواز ئەوانی کە تەمەنیان 45 ساڵ زیاترە پێویستە پشکنین بکرێت بۆ شەکرە زۆر کەس هەیە ئەڵێ من شەکرەشم نییە لە ساڵانە فحسەکەم بۆی بدام شەکرەی سێمانی هەیە زۆر ڕاستە و شەکرش کە باسمان کرد بەبێ نان خواردنش بکرێت ئەوەش هەر بە هەمان شێواز دەریەخاکەوە کەسە شەکرەی هەیەیان نا شەکرەی سێمانیەکە ئەویش ڕێنجێکی هەیە 5.7 کەمتر بێت زۆر باشە هیچی نییە 5.7 بۆ 6.4 معنایە نزیکە لەوەی کە خەریکە شەکرە توژە بێت ئەلو کاتێ ئەو کەسە چی بکات دکتۆر ئەتوانێت خۆی ڕێگری بکالەوەی کە تووشی نەخۆشی شەکرە نەبێت زۆر ڕاستە ئەوەی 6.5 زیاتر بێت سیانیەکەی سێمانیەکەی ئەوە معنای شەکرەیەتی لێرانەیە قسەکەی جەنابەت تەواوە ئێستا ئەوەی کابینم هۆشیاریەکەی لە نێوان هاوڵاتیانە زۆر کەس ئێستا ئەوە ماوەی ساڵێک 2 ساڵە یان بۆلام ئەڵێ دکتۆر زۆر جوێن بۆی کەوا شەکرەکان خەریکە توژە بێت ئەڵێ دکتۆر مەسەرەن پێڵە مەسەن 5.8 5.9 ئەڵێ ناوەڵە ئاترسم توش بم فێن لە 5.7 بۆ 6.4 لەوانەیە توش بێت ئەمە پێڵم پریدایبیس یعنی ئێشتا شەکری توش نەبووە تۆ لێرانەیە هۆشیاری بیتێ لەوانەیە شەکرەکە دوورەکەوێتۆ لی ئەو شەکرەی کە خەڵک تووشێ بێت و ئەڵێن نەخۆشی شەکرەیە ئەمە بە هەمان شێوازە بێت کێشی دابەزێنێت ئەبێت خواردنەکانی وا بێت کە سێژەمەکە هەبێت ئێمە زۆر کەس هەیە من دکتۆر بەیانیان هەر نان ناخۆم ئێوە باش نییە ئێستا شتێکی تریش پێیا بووە شتێک هەیە پێڵم برانچ ئێستا وازام خانمان و خەڵکی تریش کۆبنەوە بەیانی و نیوەڕۆکاکەن بە یەک و لە دەوری سەعات 11 بە یەک ژەم و بەس یەک ژەمی چۆن تەسەل وەرەگرێت ئەمەش بەڕاستیەکەی لەوانەیە زۆر تەندروست نەبێت لەبەرەوە لێرانەیە ئەو کەسانی کە پریدایبیسن خەریکە توژە من پێویستە وەرزش بکەن پێویستە کێشیان دابەزێت پێویستە خواردنەکانیان ڕێککەنەوە و ئەو شیرینیانە و ئەو مادانیکەوە شەکر سەریع بەرزەکەنەوە ئەوانە دوورکەنەوە لێیان و سترێس و تەنگەژەش زۆر دەوری هەیە یعنی بەڕاستیەکەی ئێساوەی کە هەیە خەڵکانێک هەیە زۆر مەشغوڵن خەڵکانێکیش هەیە کە زۆر مەشغوڵیش نین ئەوانش هەر بە هەمان شێوە سترێسیان هەیە لەبەرەوەی کە مەشغوڵیەتیان نییە خۆیانە مەسەرەن فەیسبوک خۆیانە دانیشتن مەسەرەن ئەوانش کە زۆر مەشغوڵن شەو لەوانەیە درەنگ بنون نووسن هۆکارێکە بۆی کەوا دووری خاتەوەلەوەی کەوا لە کاتی خۆیان نووسن مەخسام ئەوەیە دوورکەویتەوە لە شەکرە خوێندکارانی زانکۆش و شوێنەکانی تر لە هاوینانە کە یەن بۆ شتێک مەسەرەن ئەڵێ وەڵام من شەو تا 2-3-4 بەیانی نانوم بەڵام بەیانیان سەعات 12 و 1 و 2 هەڵەسێت ئەم شێوازە هۆکارێکە بۆی کەوا هۆرمۆناتت بگۆڕێت
ئەو هۆرمۆنان هەندێک هۆرمۆن هەیە ستیرۆید کۆرتیزۆن ئەمە لە ئەو کەسە هۆرمۆنی گەشەش لە گەنجەکان و مناڵەکانە ئەمانە کە گۆڕات ئیتر باری جستەی و کەسە زۆر تێگەچێت چونکە هۆرمۆن زۆر پەیوەستە بە کۆنتترۆلی شەکر و کۆنتترۆلی چوری و کۆنتترۆلی فشاری خوێنەوە. زۆر باشە دەست خۆش بە دکتۆر زۆر بەباشی ئەو پشکنینانت بۆ ڕوون کردینەوە بەس ئەمە وەکو کۆتا پرسیار لێت پرسم تۆ لە چ کاتێکدا بڕیارەی کە کام جۆری پشکنین بۆ ئەو نەخۆشانە بکەی کە سەردانی تۆکەن چۆن بڕیار لەسەر ئەو بابەتە ئادرێ؟ وەکو باسمان کرد لە سەرەتاوە هەندێک کەس هەیە هەر خۆی باڵی خۆی خۆشەوە سەحەتی هەیە ئەڵێ دکتۆر من ساڵانە فەحسەکەم قەیچێکە ئەیکاتەوە جیایە بەڵام هەندێک کەسیش هەیە ئێمە پشکنینی تاقیگەی ئێمە وەکو دکتۆرانی هەناوی و حتا هەموو دکتۆرەکانی تریش زۆر ئەتیما دەکەین سەر پشکنینی تاقیگەی و ڕزڵتەکان جاریوا هەیە ئەگەر بەداخەوە لە شوێنێکەوە دەرچێ و بەو شێوازە نەبێت ئەینەری بۆ شوێنێکی تر ئەیکێتەوە یاخۆ هەر بەوە تەلەفۆنیان بۆکەین ئەڵێن بۆمان دووبارەکەرەوە لەبەرەوە زۆر ئەتیما دەکەینە سەر پشکنینی تاقیگەی بەڵام پێش پشکنینی تاقیگەی هەموو دکتۆرێک بیر لەوا کاتەوە ئەم نەخۆشەی ئایا جستەی نەخۆشەکە فشاری خوێنی ئایا لیانی دڵی هەناسەی ئەمانەی پشکنینی بۆکەین بە پێی و پشکنیانە ئاڕاستە ئەکرێت بەرەو کامدا بڕۆیت تۆ مەسەلەن جاری وا هەیە نەخۆشێکت هەیە شکی زەردووی لیەکیت ئەبێ فاسەکانی بەرەو زەردووی و بەرەو جگەر بڕوان بەینەما کەسێکت هەیە شکێوی گورچیلی لیەکەیت ئەبێ فاحسی گورچیلەکانی زیاتر تەرکیزکەیتە سەرەوە کاتێک پشکنینی خوێنی گشتی ئەگەر کەسێک کێشەی گورچیلی هەبێ پشکنینە گشتەکە زۆرتر بۆ گورچیلێت ئێمە هەندێک مادەی تریژ هەیە فەحسەکەیت کە زیاتر پەیوەستن بەوە. زۆر باشە دەست خۆش بێ دکتۆر سوپاس بۆ تاوی زانیاریەکانت ماندوومان کردی سوپاس بۆ تۆ. ومێ دەکەم ئێوەی ئازیزیش تەندروستێکی زۆر باشتان هەبێ و ناوبەناو بتوانن لە ڕێگای پشکنینە گشتەکانی کە بۆ خوێن ئەنجام ئەدرێت ئێوەش ئەو پشکنینانە بکەن. ومێ دەکەم سووتان لەم بەرگەی وەرگرت بێت تا بینینەوە یەکتر ڕۆژێکی ئارام بۆ مولایەت.